ئازادی دەکات. و ئێستاش با پێکەوە چیرۆکەکە بخوێنینەوە و لە مەبەستی چیرۆکەکە تێبگەین. ئەوە من پەرتووکی کوردیمم کردوتەوە و ئێوەش بە هەمان شێوە پەرتووکەکەتان بکەنەوە و بیکەنە کۆتا وانە کە ئەوی ژوانەی سەربەستی و ئازادی و ئێوەش لەگەڵ من وانەکە بخوێننەوە. گوڵەباخێک گوتی بۆ ئەوەی هەست بە جوانی دیمەنی سروشت بکەین و چاوەکانمان زیاتر بگەشێنەوە، گوڵی ناو باخچەکان مەقرتێن و دوای بۆنکردنیش فڕێ مەدەن، چونکە گوڵ ناسکە و بە سەربەستی دەگەشێتەوە و بۆن خۆشتر دەبێت. بولبولێکی خۆش ئاوازیش گوتی قەفەس لە لام قێزەونە و زۆر ڕقم لێ دەبێتەوە. ئای کە حەزم لە کەش و هەوای سەربەستیە و پێم خۆشە بە ئازادی لەم چڵ بفڕم بۆ ئەو چڵ. پەپوولەیەکی باڵنەخشینیش گوتی چەند شادمانم و هەست بە خۆشی و کامەرانی دەکام کاتێ دەفڕم لەم گوڵ بۆ ئەو گوڵ و بۆنیان دەکەم، پڕ بەدڵ ماچیان دەکەم، چونکە ژیانی بێ ئازادی بەهای نییە. منداڵێک کە باوکی لە ڕێگەی خاک و باوەڕ و نیشتیماندا شەهید بوو، گوێی لەم قسە و باسانە بوو، گوتی منداڵێکی کوردم، گەرچی بە تەمەن بچووکم، منیش وەک ئێوە دەمەوێت بە ئازادی بژیم و بە ئازادیش بیر بکەمەوە. دەی وەرن با پێکەوە سرودی ئازادی بۆ گەل و نیشتیمان بڵێینەوە و بە ئاوازەکانمان کوردستان سەر لە نوێ ئاوەدان بکەینەوە. شیرینەکانم، لەم چیرۆکەدا هەریەک لە گوڵ و بولبول و پەپوولە و منداڵێک قسەمان بۆ دەکەن و هەستی خۆیان دەردەبڕن. گوڵ دەڵێت لقەکانم مەشکێننەوە و فڕێم مەدەنە سەر زەوی، چونکە گوڵ ناسکە و بە سەربەستی دەگەشێتەوە. و هەروەها بولبولیش پێمان دەڵێت من ڕقم لە قەفەس دەبێتەوە و دەمەوێت بە ئازادی لەم چڵی گوڵەوە بفڕم بۆ ئەو چڵ. و هەروەها پەپوولەش بە هەمان شێوە خۆشی خۆیمان بۆ دەردەبڕێت کاتێک کە لە گوڵێکەوە دەفڕێت بۆ گوڵێکی تر و بە ئازادی بۆنیان دەکات. منداڵەکەش دەڵێت منیش دەمێ بە هەمان شێوەی ئێوە ئازاد بم. کەواتە لەم چیرۆکەدا هەریەک لە گوڵ و بولبول و پەپوولە و منداڵەکەش دەیانەوێت پەیامێک بە ئێمە بگێنن، ئەویش پەیامی سەربەستی و ئازادیە. کەواتە با بزانین سەربەستی و ئازادی چییە؟ سەربەستی و ئازادی بناغی ژیانە و مافێکی بنەڕەتی و سەرەکیە لە مافەکانی هەموو کەسێک. لەگەڵیدا لەدایک دەبێت و لەگەڵیدا دەژی. سەربەستی و ئازادی شیرینترین و پێویستترین شتە لە ژیاندا. ژیان بەبێ ئازادی زیندانێکی تاریک و تەنگە و هیچ واتایەکی نییە. چونکە ژیان و ئازادی یەکن و ژیان بەبێ ئازادی لەشێکە بەبێکیان. ئازادی مافێکی سروشتی مرۆڤە، کەس بۆی نییە ئازادی لە کەسێکی تر زەوت بکات ئەگەر بە دروستی ئەم مافەی خۆی بەکار بهێنێت و دژی ئازادی و مافەکانی هیچ کەسێکی تر نەبێت. ئەگەر بێت و چەمکی سەربەستی و ئازادی بە هەڵە تێبگەین و بە خراپی بەکاری بهێنین، ئەوە زیان بە خۆمان و بە کەسانی دەوروبەرمان دەگەێنین. بۆ نمونە ئێمە ئازادین لە ماڵەکەی خۆماندا تەلەڤیزۆن هەڵبکەین و دەنگی بدێنێ و گوێی لێ بگرین، بەڵام ئازاد نین کە دەنگی تەلەڤیزۆنەکەمان زیاد لە پێویست بەرز بکەین و هاوسێکانمان بێزار بکەین و پێشێلی ئازادی ئەوان بکەین. کەواتە شیرینەکانم، ئازادی بەرپرسیارەتیە، بەبێ بەرپرسیارەتیش ئازادی بوونی نییە. کەواتە مرۆڤی ئازاد
ئەو کەسەیە کە ڕێز لە ئازادی خۆی و کەسانی تریش بگرێت. زۆر باشە شیرینەکانم، پێویستە کە ئێوەش چەند جارێکی دیکە بابەتەکە بخوێننەوە و پاشان پێویستە هەموو بابەتەکە لەسەر دەفتەری ڕێنووس بنووسنەوە، چونکە بابەتەکەمان زۆر نییە و پێویستە هەمووی لەسەر دەفتەری ڕێنووس بنووسنەوە و پاشان دەچینە پەڕی دواتر. گوڵەکانم، لەم پەڕەیەماندا چەند وشە واتایەکمان هەیە کە من هەر یەکەیانتان بۆ ڕوونەکەمەوە. یەکەم بگەشێتەوە. بگەشێتەوە بە واتای بکرێتەوە یاخود ڕووناک بێتەوە. واتە کاتێک دەڵێن گوڵەکە بگەشێتەوە واتە گوڵەکە بکرێتەوە. باشە، پاشان وشەی دواتر مەقرتێنن. مەقرتێنن بە واتای لێیان مەکەنەوە. کاتێکە بە گوڵەکە دەڵێن گوڵەکان مەقرتێنن بە واتای کە گوڵەکان لێ مەکەنەوە، بە واتای لێکردنەوە دێت. پاشان وشەی دواتر قێزەون. قێزەون بە واتای ناشرین یاخود ناپەسەندێت. کاتێکە بولبول پێمان دەڵێت قەفەز لە لام قێزەونە واتە مەبەستی ئەوەیە کە قەفەز لە لای بولبول ناشرین و ناپەسەندە. باشە، وشەی دواتریش وشەی بەها. بەها بە واتای نرخ دێت، واتە بەهای ئەو شتە، نرخی ئەو شتە یاخود قیمەتی ئەو شتە دێت. زۆر باشە. پاشان لەم بابەتەشماندا وەک هەر بابەتێکی تر ڕاهێنانمان هەیە کە من بە هەمان شێوە ڕاهێنانەکانتان بۆ ڕوونەکەم و دانێک وەڵام دەدەمەوە. ڕاهێنانی یەکەم پێمان دەڵێت ئەم بۆشاییانی خوارەوە بە وشەی گونجاو پڕ بکەوە. یەکەم، گوڵ گوتی بۆ ئەوەی هەست بە جوانی بۆشایی بکەن. گوڵ چی وت؟ گوڵ گوتی بۆ ئەوەی هەست بە جوانی دیمەنی سروشت بکەن، کەواتە لە بۆشاییەکە دەنووسی دیمەنی سروشت. ئێوەش وەکو من لە بۆشاییەکە بنووسن دیمەنی سروشت. پاشان بۆشاییەکانی دیکە وەڵام نامە و دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوەی گوڵ. و پاشان دەچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەدا ڕاهێنانی دووهەممان هەیە، پێمان دەڵێت وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. من پرسیارەکانتان بۆ دەخوێنمەوە. یەکەم، سەربەستی و ئازادی واتای چی دەگەیەنێت؟ گوڵەکانم، من ئێستا کە بابەتەکەم بۆ ئێوە ڕوون کردەوە باسی ئەوەم کرد کە سەربەستی و ئازادی واتای چی دەگەیەنێت، کەواتە دەتوانن ڕوونکردنەوەی وانەکە بکەنە وەڵامێک بۆ پرسیاری یەکەم. پرسیاری دووهەم دەڵێت بۆچی بولبول ڕقی لە قەفەزە؟ پرسیاری سێهەم، بۆچی ژیان بێ ئازادی بەهای نییە؟ پرسیاری چوارەم، منداڵی شەهیدەکە چی گوت؟ شیرینەکانم، ئەم سێ پرسیارە بە هەمان شێوە من وەڵامی نایەمەوە و دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوەی گوڵ، کە بە هەمان شێوە وەڵامەکانی لەسەر دەفتەری ڕێنووس دەنووسنەوە. و پاشان چالاکیەکمان هەیە. لەم چالاکیەدا دێڕێک هۆنراوەمان هەیە کە هیچ شاعیری بەناوبانگی کورد ئەسیریە. من دێڕە هۆنراوەکەتان بۆ دەخوێنمەوە. بێرە کوردستان عەزیزم، گەر تۆ سەیرانت دەوێ، بچ بەمە قەندیل ئەگەر گوڵزاری کوێستانت دەوێ. لەم دێڕە هۆنراوەیەدا شاعیر وەسفی سروشتی کوردستان دەکات کە دەڵێت ئەگەر گەشت و گوزار و سەیرانت دەوێت دەت بەمە کوردستان و ئەگەر گوڵزاری کوێستانت دەوێت دەت بەمە قەندیل کە ئەویشتیەکە هەر لە کوردستانە. شیرینەکانم، لەم چالاکیەدا داوای ئەومان لێ دەکات کە ئەم دێڕە هۆنراوەیە دوو جار لە ناو دەفتەری ڕێنووس بنووسینەوە. زۆر باشە گوڵە جوانەکانم، پێشوەی کە کۆتایی بە وانەی ئەمڕۆژ بهێنم کە وتمان کۆتاوانەمانە بیرتانە هێنمەوەکەیەوە بۆ ئەم وانەیەش چەند ئەرکێکی ماڵەوەتان هەیە. یەکەم، خوێندنەوەی چەند جارێکی دیکەی وانەکە. دووهەم، نووسینەوەی هەموو وانەکە لەسەر دەفتەری ڕێنووس. سێهەم، وەڵامدانەوەی پرسیاری ڕاهێنان و چالاکیەکە.
کە بێگومان وەک هەر بابەتێکی تر ڕەسمی دەگرن و لە کۆمنتەی دەنێن بۆ ئەوەی کە من بیبینم. ئەم بابەتەشمان تەواو بوو کە کۆتا بابەت بوو، هەتا وانەیەکی دیکە کە پێداچوونەوەی هەندێک لە وانەکانە. خواتان لەگەڵ.